هەڵەبجەی بناری کێوان بۆ هێرۆشیمای کوردان ئەم جارەش دەستی فاشیستان گیانی هەزاران مرۆڤیان لە هەڵەبجە بە بۆم سووتان. بەڵام کوا مرۆڤایەتی کوا دەستی نەتەوایەتی لە ئاستی ناڵە و هاواری خەڵکانی بەژە هەرکەوتووی ماڵدا تەپیوی پێپەتی. کوا دەستی شەرەف و ویژدان کوا دەستی شەرەف و ویژدان بۆ چارەی ئازاری زامی ژن و پیا و زاڕۆکانی بێ پێناسنامەی کوردستان.